بابەتێکی گرنگ هەیە لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش ئێستا کە دانوستانەکانی ئێران لەگەڵ وڵاتانی تر لە ڤێننا جارێکی تر دەستی پێکردوتەوە. بێگومانم دانوستانانە زیاتر بۆ ئەوەیە کە بگەنە جارێکتر ئەو وڵاتانە و ئێران بگەنە ڕێکەوتن سەبارەت بە بەرنامە ئەتۆمەکەی ئێران. هەرچەندە ئەم بابەتە بابەتێکی ئاسان نییە، گفتوگۆیەکی دوور و درێژی دەوێت هەروەکو پێشووتر کە لە ساڵانی ڕابردووە بینیمان کاتێک گەیشتە ڕێکەوتن کاتێکی زۆری ویست. بەڵام ئێستا مەرجەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئێران مەرجی ئەوەیە کە دەبێت سزاکانی لەسەر لابدرێ و ئەمریکاش مەرجی ئەوەیە کە پێویستە ئێران پابەندی ئەوە بێت کە چیتر پەرە بە بەرنامە ئەتۆمەکەی لە بواری سەربازیان نەدات. ئەمانەیە گفتوگۆی ئەم بابەتە بکەین لەگەڵ بەڕێز سەمەد ڕەحمانی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری سەردەشتەوە لەگەڵمانایە. کاک سەمەد بەیانیت باش و سڵاوت لێبێ. پرسیاری یەکەم ئەوەیە ئەم گفتوگۆ نوێی نێوان ئێران و وڵاتانی تر سەبارەت بە ڕێکەوتنی بەرنامە ئەتۆمەکەی ئێران ئەتوانین بڵێن ئەم گفتوگۆیان لەسەر بنەمایەکی تۆکمەتر دەستی پێکردو یاخود زیاتر ئەوانەی کە لایەنی ناکۆکن لە ناو گفتوگۆکانە ئامادەکاریان بۆ کردو و داواکانی خۆیانیان ئامادە کردو بۆی ئاراستی یەکتری بکەن؟ سڵاو ڕێز بۆ ئێوە سڵاو بە توش. ئەو شتەی کە ئێستا ئێمە ئەیبینین ئەوەیە کە هەردوو لایەن هەم لایەنی ئێرانی و هەم لایەنی بڵێن خارجیەکان داواکاریەکان خۆیان ڕوونن، یعنی ڕوون و ئاشکرایە هەر بۆ یەشکەمێک ڕوونتر دیارە لە جارانی پێشوو لە ئەو دامستانانەیە کە پێشتر هەیان بوو و هەر بۆیەش چاوەڕوانی ئەوە دەکرێت چ بە ڕێکەوتن یا بە ڕێکنەکەوتن وەکو دەوری پێشووی ڕێکەوتنەکان زۆر گفتوگۆیەکان درێژخایەن نەبێ و زووتر بە سەرنجام بگات. خب بە هەردوو لایەنیش ئەو شتێک کە بە ئیستلاح و خۆیان دەیان هەوێ بە ئاشکرا باسییان کردووە ئالا بەشێکی شاید لە کاناڵەکانی ڕاگەیاندندا بڵاو ببێتەوە بەشێکیشی شاید دەستان بڵاو نەبێتەوە وەلی بە ئاشکرا هەردوولا داواکاریەکانی خۆیان خستۆتە ڕوو. بەڵێ ئەوەی کە ئەیبینین لە هەردوو لاوە داواکاری هەیە. ینی سعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئاماژە بۆ دەکا کە وڵاتەکەی جددیە لە دانوستانەکانی ئەم جارەی ڤێننا. یعنی جددیەت چییە لەمە؟ جارەکانی تر جددی نەبوو، ئەم جاریان بۆچی زیاتر پێداگریەکەن و جددیترن؟ ئێران بۆچی وا ئەڵێ؟ ئەوەی کە بڵێن ئێران بۆ جددیترە، خب ئێمە گەمارۆکانێک کە لەسەر ئێران هەیە هەلومەرجی ئابووری ئێرانی زۆر سۆتە ناو فشارەوە و شاید بڵێن ڕێگا چارەیەک نەما بێ بەتایبەت بۆ ئێران جگە لە ڕێککەوتن. ئێمە دەبینین نرخی دۆڵار و نرخی هەڵاوەستان و بەرزبوونەوەی نرخی بەتایبەت پێداویستێ سەرەکیەکانی ژیان لە ئێران ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە بەرزبوونەوەیە. شاید زیاتر ئەوەی کە ئێران هاتووە بۆ ناو گفتوگۆکان بە ڕوونێ و ئاشکرایی بەشی ئابوووریەکەیەتی و ئێمە تەنانەت ئەوەی دەتوانین لە ناو لێژنەی ئێرانیش ببینین ئەو لێژنەی کە ئێستا بۆ ڕێکەوتن لەوینایە لە 6 نەفەری سەرەکیەکەی پەنجیان ئیبەشی ئابووری و بازرگانین. هەرەوە دەردەخات کە چەندە ئەو دانستان ئەو ڕێکەوتنە هەستیارە لە بابەت ئابووریەوە بۆ ئێران. بۆ لایەنەکانی دیکەش خۆ هەلومەرجی ناوچە بەتایبەت هەلومەرجی سیاسی خاوەرمیانە دوای ئەو ڕووداوانەیە کە لە ئەفغانستان هاتە پێشێ و هەلومەرجی ناوچە و ئەوەی کە خۆ ئەوان لە ڕەفتاری ئێران شاید بڵێن نیگەران بن لە ناوچەکە، ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە لایانی تری ئەولاوە بێت و پێداگری زیاتر بکا بۆەوەی کە ڕێکەوتنێک بەدی بێت لە کۆتایی ئەم دانستانانەدا. بەڵێ کاک سەرمەند لە ئێستادا باری ئابووری دۆخی ئابووری لە ئێران جەوکو خۆت باسی لێوە کرد تا ڕادێک بەرەو خراپتر چۆ لە چاو جارانیدا پێچان وایە بەم حاڵی ئێستا کە ئێران تێدایە؟ بەڵێ گوێبیستی دەنگی منی کاک سەرمەند؟
ئێستا بەڵێ بەڵێ پرسیارەکەم دووبارەکەمەوە لە ئێستادا ئێران با دۆخێکی ئابووری قورسدا تێپەڕ دەبێت پێتان وایە ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی لەم ڕێکەوتنی ڤێنادا ئێران نەرمی بنوێنێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە هۆکاری سەرەکی دەبێت دەمە دەبینی ڕێکەوتن نەبێت لە بواری ئابووریەوە ئێران دەکەوێت وەزەکی زۆر خراپترەوە واگەر ڕێککەوتنیش ببێ ئێمە ئەوەی چاوەڕوانی دەکەین لە بابەت ئابووریەوە ئەوەیە کە نەخێ هێوەری بێتەوە ناو ئابووری ناوخۆ بەلام ئێران توانایی هەناردەکردنی نەوتی نیە توانایی هەناردەکردنی زۆرێک لەو کەلوپەلەکانی دیکە کە لە ناوخۆ بەرهەمی دەهێنێنیەتی و هەر بۆیەش پێویستی ئەگەر وەختێک ئەبینین ئابووری ئێران ژێر بەنایەکەی حمایەکەی نەوتە ئەگەر نەتوانێت نەوت نردەکە و بخۆشی خۆ تووشی گرفتی سەرچی دەبێت و بە بڕوای من کرد کە بۆتە هۆیەوەی کە ئێران دێتەوە ناو دامستانەکان و ئێران بیهەوێت بە هەر جور بێ ڕێککەوتنێک بێت وەزی ئابووری ناوخۆی ئێران. بەڵێ کاک سەمەد ئەوەی کە ئەمریکا باسی دەکات ئەمە لایانی ئێرانی زانیمان کە جددیە و ئەوێ پێداگرە کۆمەڵێک هۆکار هەیەکەوای لێکە کە ئەم جارە باز لەو کات جددیتر بێ لە دانوستانەکان بەڵام لە بەرامبەردا ئەبینین ئەمریکا هەیە و وڵاتانی تریش هەیە بە تایبەتی ئەمریکا ئەم جاریان ناڕاستەوخۆ بەشداری ناو دانوستانەکانەکە و پێداگرە لەسەرەوەی کە دەبێ ئێران دەستبەرداری ئەو بەرنامە ئەتۆمی بێ کە ئەوێت پەری پێبدا لە بواری سەرباز پێدوان نییە ئەم پێداگری ئەمریکا جۆرێک لە ئاستەنگ بۆ دانوستانەکانی ڤێنا دروستەکە شاید ئاستەنگێکیش بێن بەرەو ئەوەی کە ڕێکەوتنی پێشوو بووە شاید ئەمریکاش ئەلان پێداگیری سەرەکی ئەوەیە کە ئێران بگەڕێت بۆ ڕێکەوتنەکەیەتی ئەو شتێک کە پێشدا ڕێکەوتنێکی لەسەر بوو ئێران بێتەوە ئەو بابەتەوە ئەو شتە بۆ ئەمریکا ئەلان گرینگە ئێرانش بەڕوونی وتوێتی کە ئێمە دێنەوە بەو شەرتەکە کولی هەر گەمارویەک تەختاوەتە سەر ئێران هەڵبگیرێت شاید شتێک کە ناکوتی لەو نێوانەدا هەبێ ئەوەیە کە ئەمریکا ئەڵێ من ئەگەر گەمارویەکان هەڵگرمەوە فقط ئەوانە لە ئەبین کە لەگەڵ ئەو ڕێککەوتنەی پێشتردا بووە باگەر گەمارویەکی نوێمان جدا لە ڕێککەوتنەکەدا نابێ ئەو گەمارۆیانە وەلا نابێت شاید ئێستا ناکوتی ئەسڵی لەسەر ئەوانەیە و من وا چاوەڕوان دەکەم کە هەردوولا نەخێک لەو شتێک کە تا ئێستا وتویانە لە وتوێژەکانیاندا و لە کاناڵەکان و بڵاو بۆتەوە نەختێک پێداگیریەکانیان بێن نەخوارەوە و بە ڕێکەوتنێک. بەڵێ پێتان وایە بێ ڕەزامەندی ئەمریکا ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکرێت واتە لە ئەگەرێکە ئەگەر هاتوو ئێران بە داواکاریەکانی ئەمریکا ڕاستی نەبوولەوەی کە لە پیتاندنی یۆرانیۆم بەردەوام بێت پێتان وایە ئەم ڕێکەوتن بە بێ ڕەزامەندی ئەمریکا جێبەجێ دەکرێت؟ ڕێکەوتنێک ئێمە ڕێکەوتنی پێشووکە بووە لەگەڵ ئەوەی لە ڕێکەوتنە چۆ دەرەوە ئەوە ئەمریکا بوو کە ڕێکەوتنەکەی بۆ ئەوە ڕجار پێشێل کرد بەدڵنیایەوە ئەگەر ئەمریکا لە ناو ڕێکەوتنەکەدا نەبێت ئەو هیچ ڕێکەوتنێک بەدینایەوە ئەگەر ڕێکەوتنێک هیچ سەرنجامێکی نابێت بە تایبەت ناوخۆی ئێران و لە بواری ئابووریەوە هیچ شتێک گۆڕانکاری تێدا بۆ وجود نایە وەختێک ئەمریکا خۆی گەمارۆکان کەداینەوە لایەن ئێمە ئێستش وڵاتەکانی دی خۆیان لە ڕێکەوتنی پێشوو نەچوونە دەرەوە شاید کەمیان کردبێتەوە و گۆڕانکاری بەدات بەڵام بە تەواوی بۆ جوورێک ئەمریکا کرد ئەوان هەڵسوکەوتیان نەکردووە پس ڕۆڵی سەرەکی لێرەدا هەر بەشی ئەمریکا و ئێرانە و ئەوەیە ئەو دوو بەشانە چۆن باش لە کاتێکا خۆتە زانی شێوازی دانوستان و گفتوگۆ زیاتر شێوازێکی ڕاستەوخۆیە لە کاتێکە ئەمریکا دەیەوێت ناڕاستەوخۆ بەشداری ناو دانوستانەکانی ڤێنا بکە ئەمە
بۆ خۆی نابێتە لەمپەر لەبەردەم ئەوەی کە بگەنە ڕێکەوتن چونکە ڕاستەوخۆ یعنی ئەوان بەرامبەر بەیەک ئەمریکا و ئێران بەرامبەر بەیەک دانوستانەکان ناکەن ئەمەش لەوانەیە هۆکارێک بێ بۆی کە باشتر داخوازی داواکاریەکانیان نەگا بە یەکتر. بەڵێ بەدڵنیایەوە ئەوەش شتێکی سەرەکیە لە هەر بوارێکدا ماشای بکەین گفتوگۆکردنی ڕاستەوخۆ جیاوازی زۆرە لەگەڵ ئەو ژوورەی کە ئێستا هەیە ئالا زۆرجار ئەڵێن بەتایبەت بۆ بانەکالان لەویە ناهەیە ئەڵێن لە هۆڵەکە دا ئەنیشت دواتر دەبێت هەر بەشە بچێت بۆ ئەفریقا بگەڕێتەوەی داوەخۆ بەدڵنیایەوە ئەوەش نەخت جورێک بڵێن بۆشایی دەخات ناو ئەو گفتوگۆیانە و شاید نەختێک درێژە پێ بدرێت تا بەڕێکەوتنێک حاڵێکدا ئەگەر ڕاستەوخۆ ئەو گویانە ئەنجام دەنەوە ئەمریکا بەشداری ڕاستەوخۆی بێت بەدڵنیایەوە زووتر بەسەر ئەنجامەکان. بەڵێ بەدەر لە ئەمریکا وڵاتانی دیکەی ناو ڕێکەوتنەکە ئەوان ڕیان چۆن ئەوان هەڵوێستیان چۆنە بەرامبەر بە ئێران لە پیتاندنی یۆرانیۆمدا ئەوانش بە هەمان شێوازی ئەمریکا پیان وایە دەبێت ئێران لەم کاری بۆستێت ئەو کات ڕێکەوتن بکرێت یاخود ئەوان ڕایکی جیاوازتریان هەیە. ئەو شتێک کە تا ئێستا بڵاو بووەوە و ئێمە ئاگادار ئەوەیە کە وڵاتەکانی تر زیاتر پێیان وایە دەبێت تا هەر دوولا بگەڕێنەوە سەر ڕێکەوتنەکە هەیە هەم گەمارۆکانی سەر ئەمریکا بەشێکیان لا ببەرگێ هەم ئێران بگەڕێتەوە سەر ڕێکەوتنەکەەوە دواتر بۆی کە ڕێکەوتنێکی نوێ بێتەوە ئاراوە بگۆ بکەن. بشاید لایەنەکانی تری ئەو گفتوگۆیە هەم بەران هەم بەوانەوە بە ئەمریکا هێوەتر بن ئەوان زیاتر دەیان هەوێت کە ئەو ڕێکەوتنە بەسەر ئەنجام بگات. شایدش هۆکارێکیشتی ئەوە بێت ئەو وڵاتانە لە بواری ئابووری و بازرگانیەوە زۆر دیان لەگەڵ ئێران ئەستایەکی زۆر ئەو جۆریان هەبووە پێشترێمە ئاگادارین کۆمپانی گەورەکانی گروپی لە ئێران ئابوون یان ئێران بۆ وڵاتانە هەناردەدەکرا و گروپەلی دیکەی ئێرانیش هەر بۆیە شاید ئەوان بەتایبەت وڵاتە ئەوروپیەکان تێداگیرتر بدەن لەوەی کە ڕێکەوتنێک بە هەر جۆر بێ دروست ببێ و ئەوان شاید ئەو زۆرینەی کە داواکاریەی کە ئەمریکا هەیەی لەسەر ئێران ئەوان نەختێ کەمتریان. بەڵێ سەمەد ڕەحمانی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان ناوی زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بەشداریت کرد.